خۆڵبارین دیاردەیەکی سروشتی یا کردەیە کە لە ئەنجامی خراپ مامەڵەکردن لەگەڵ خاکدار ڕوودەدات. لە گەردیلەی تۆزی زۆروردی بڵاوبووە بە هەوادا پێک دێت کە تیریان لە نێوان 0.1 تا 500 مایکرۆن دەبێت و بەهۆی با یان چالاکی تەوژمە بەرزبۆکان ڕوودەدات بە بەرزی نزیکەی 1.5 تا 6 کیلۆمەتر لە ڕووی زەویەوە. ئەمەش لە ئەنجامی وشکە ساڵی و کەمی ڕێژەی سەوزایی و بەرزبوونەوەی پلەکانی گەرما و کەمبوونەوەی مادەی ئۆرگانی لە خاکدا ڕوودەدات. لەو کاتانە یەکگرتنەوەی گەردیلەکانی خۆڵ کەم دەبێتەوە، کاتێکیش بەهۆی هێزی با ئەو خۆڵە بەرز دەبێتەوە، دیاردەی خۆڵبارین دروست دەبێت. ئەمەش دەبێتە هۆی ڕووتانەوە و دابڕینی ڕووی زەوی لە هەندێک شوێن و کۆبوونەوە و نیشتنەوەی خۆڵ لە هەندێک شوێنی تر. بەڕێوەبرایەتی گشتی کەژناسی و بوومەلەرزەزانی باشووری کوردستان هۆکارەکانی خۆڵبارین بۆ ناوخۆی عێراق دەگەڕێنێتەوە. دەڵێ زیاتر لە ناوچەکانی جەزیرە و بێجی ناوەڕاستی عێراق سەر هەڵدەدات. هەر بۆ سەلمێنەری ئەو ڕاستیە زۆر جار لە ماوەی یەک کاتژمێر خۆڵبارین دروست دەبێت بەبێ ئەوەی دەستگاکانی کەژناسی هەستی پێ بکەن، چونکە ئەگەر هۆکارەکەی دەرەوە بێت پێویستی بە 6 کاتژمێر دەبێت. ئەو کاتە کەژناسی هەستی پێدەکات و هۆشداری دەداتە هاوڵاتیان. زەوی ئەو ناوچانەش بەهۆی شەڕە جیاوازەکانەوە بە چەندین مادەی ترسناک و تیشکدەر پیس بوو. بۆیە تۆز و غوباری سەر ئاسمانی کوردستان بە جۆرەها مادەی نەخۆشخەر پیسە کە لە هەناویدا چەندین ڕەگەزی مەترسیداری هەڵگرتووە. لێکۆڵینەوەیە کە لە ساڵی 2009 بۆ 2010 لە عێراق ئەنجام دراوە دەری دەخات کە لە سەدا 71.4 ئەو خۆڵبارینەی لە عێراق ڕوودەدەن لە جۆری ساندی سیڵتی کلەی پێکدێن کە لە سەدا 28.6 لە ساندی کلەی سیڵت پێکدێن. دەنکۆڵەکانی خاک بەپێی توانای هەڵواسرانیان لە هەوادا پۆلێن دەکرێن بۆ دەنکۆڵەی ورد. تیرەکانیان لە 2.5 مایکرۆن کەمترە و بۆ ماوەیەکی زۆر لە هەوادا ئەمێنێتەوە. بە پڕمەترسیدارترین جۆری دەنکۆڵەدا دەنرێت لەسەر تەندروستی کۆمەڵگا. دەنکۆڵەی زبر تیرەکانیان لە نێوان 2.5 تا 10 مایکرۆندایە و بۆ ماوەیەکی کەم لە هەوادا دەمێنێتەوە. دەنکۆڵەی زۆر زبر تیرەکانیان لە 10 مایکرۆن زیاترە و بۆ ماوەیەکی زۆر کەم لە هەوادا ئەمێنێتەوە، خێرا بۆ سەر ڕووی خاکەکە دادەبەزنەوە. کاریگەریەکانی خۆڵبارین لەسەر ژینگە: کەمکردنەوەی ڕادەی بینین، ترشکردنی سەرچاوە ئاوەکانی سەرزەوی، تێکدانی هاوسەنگی خۆراکی و داڕمانی بڕی خۆراک لە خاکدا، لە ناوبردنی دارستانە سروشتیەکان، کەمکردنەوەی هەمەجۆری زیندەیی، گواستنەوەی میتاڵی قورس وەکو قورقوشم و نیکڵ کە لەگەڵ دەنکۆڵەکانی خاکدا دەگوازرێتەوە. هەروەها دەبێتە هۆی ئەوەی کە تیشکی خۆر بە تەواوی نەگات بە ڕووەک و درەختەکان بەهۆی نیشتنی تەپ و تۆز لەسەر گەڵاکانیان. ئەمەش کردداری ڕۆشنەپێکاتن کەم دەبێت و گەشەی ڕووەکەکان سز دەبێت. بەپێی توێژینەوەکان خۆڵبارین کۆمەڵێک سوودی هەیە و دەبێتە هۆی دابارین، پیتاندنی ڕووەکەکان، بەپیتکردنی خاک و هاوسەنگی لە گەشەکردنی بەرووبوومە کشت و کاڵەکان، زیادکردنی ڕێژەی ئاسن لە ئاودا. ئەمەش سوودبەخشە بۆ ژیانی گیانەوەرە ئاوێکان. زۆر جاریش ئەم سوودانە زیان بەخش دەبن لەسەر ژینگە و تەندروستی. دیاردەی خۆڵبارین ئەکرێت کۆنتڕۆڵ بکرێت لە ڕێگەی بەکارهێنانی مادەی ئەندامی و پاشماوەی درەختی هاڕا و پۆشینی ڕووەکی، چاندنی نەمام، بە تایبەت نەمامی بێبەر، ئەو نەمامانەی کە توانای بەرگریان زۆرە بۆ هەموو بارودۆخێک، دروستکردنی پشتوێنەی سەوز لە هەموو شارەکان. بەهۆی نەبوونی هزری استراتیژی ژینگەییەوە باشووری کوردستان بەرەو ناوچەیەکی بیابان و دروستکەری گەردەلوولی خۆڵی دەڕوات. دەشت و شاخەکان پێویستیان بەوەیە لە وشکبوونەوە و بە بیابانبوون بپارێزرێن و سەوز بکرێن. شارەکانیش پێویستیان بە پشتوێنەی سەوزاییە بۆ کەمکردنەوەی کاریگەریەکانی خۆڵبارین. بۆ ئەمەش پێویستە حکوومەت و ڕێکخراوە پەیوەندیدارەکان هەوڵەکانیان بخەنە گەڕ و کار بکەن بۆ سنووردارکردنی دیاردەی خۆڵبارین و بە بیابانبوونی خاکی کوردستان. سەبارەت بەو خۆڵبارینەشی کە لە دەرەوەی باشووری کوردستانەوە دێت لە ڕێگەی بەکارهێنانی مادەی ئەندامیەوە بۆ بیابانەکان چارەسەر دەکرێت.
ئەمەش پێویستی بە هەماهەنگی نێودەوڵەتیە لە نێوان حکوومەتی کوردستان و ناوەند و ئێران و سعودیە بەهۆی فراوانی بیابانەکان و تێچووی زۆرەوە.